کەبان ئەمڕۆکە هەموو لایەنە سیاسی کوردستانیەکان لە بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبووینەوە. دیارە ئامانج لە کۆبوونەوەکە دوو تەوەر بوو. تەوەری یەکەمیان باسی پاراستنی یەکریزی لایەنە کوردستانیەکان کە لەوە پێش ئێمە کارێکی گەورەمان کردووە لەسەر پاراستنی ئەو یەکریزیە و هەموو ئەو ئەگەر و پێشاتانەی کە هاتووە لە کەرکووک ئێمە وەکو لایەنە کوردستانیەکان بە یەکریزی مامەڵەمان لەگەڵی کردووە کە جێی دەستخۆشیە و سوپاسی هەموو لایەنەکانەکەین کە ئەوە بپارێزین. خاڵی دووەمیان ئێمە ئێستا لە پێشوازی یادی نەورۆز و ڕاپەڕینی شاری کەرکووکین کە جارێکی تر ئێمە بە خەڵکی شاری کەرکووک بڵین ئەو یادە بە یەکریزی ئەەکەین و لەسەر قەڵای کەرکووکەیکەین و هەمومان بەیەکەوە بە ئاڵای کوردستان ئەو یادە زیندوو ئەەکەینەوە و بەرز ڕایەگرین. بۆیە جێی خۆیەتی دەستخۆشی لە هەموو لایەنە کوردستانەکان بکەین کە ئێستا ئامادەی ئەم کۆبوونەوە بوون، سوپاسیانەکەین بۆ ئامادەبوونیان و ئێمە بە خەڵکی شاری کەرکووکەڵین کە لایەنە کوردستانەکان پەیمانمان داوە کە ئەو یەکریزیە پارێزین و بۆ هەموو پێشاتێکش خۆمان ئامادە کردووە کە بە یەکریزی مامەڵەی لەگەڵا بکەین.